مامۆستا دلێر بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی هەولێر، بەڕێز ماپەروەر دڵشاد تیرانی بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەولێر، بەڕێز خاتوو تارا عەبدولغەنی بەڕێوەبەری شارەوانی پێنج، بەڕێوەبەرانی خۆشەویست، مامۆستایانی بەڕێز. ئەمڕۆ لە درێژەی پرۆژەی ژینگەی قوتابخانە کە بە سەرپەرشتی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان بە هەمانجی لایەنە ژینگەییەکان ئەنجام دەدرێت. لای هەمووان ڕوون و ئاشکرایە کە کابینەی نوێیەم ئەوەلیەتی کارەکانی گرنگیدام و بە سێکتەری ژینگە و خۆگونجاندنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بە بواری ژینگە، لەگەڵ ئەوەش کەمکردنەوەی ئەو دەرهاوێشتە گازیانەی کە لە تاکەکانەوە بەرهەم دەهێنرێتن. بۆیە ئەمڕۆ ڕێکخراوی ئابیاری هۆشیاری ژینگە بە سەرپەرشتی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان بە بەشداری 300 قوتابی لە وەجبەی یەکەم لەگەڵ 1000 قوتابی تر لە بەشەکانی تری شاری هەولێر وەکو قوتابی ژینگە پارێز ناسەندراون کەوا قوتابیان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە خزمەتکردنی ژینگە، کە ئەمەش بە ئەرک و پیرۆزی مامۆستایان و بەڕێوەبەرە دڵسۆزەکان کراوە. بۆیە ئێمە دەستخۆشی لە یەکەی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین. لەگەڵ ئەوەشدا فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان کە پاڵپشتی بەشێک لەو ڕێکخراوانەیە کە کار لە بواری ژینگە دەکەن لەگەڵ هەموو سێکتەرەکانی تر. دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە ڕێکخراوی ئابیاری هۆشیاری ژینگە جگە لەو پرۆژانەدا لەگەڵ بەڕێوەبەری گشتی و پەروەردەی ناوەند هەڵمەتی شوشتنی تانچی ناوەندەکانی خوێندنی ئەنجام داوە کە 6 قوتابخانە لە سنووری پارێزگای هەولێر لەخۆ دەگرێت، لەگەڵ هەڵمەتی هۆشیاری ژینگەی دابینکردنی کۆمەڵێک پێداویستی بۆ 22 قوتابخانە کە پێداویستی ژینگەیی و پەروەردەیینە کە لە هەفتەی داهاتوو ئەنجام دەدرێت لەگەڵ چەندین پرۆژەی تر ئەنجامان داوە. بۆیە ئابیار بەردەوام دەبێت لەگەڵ هەموو ناوەندەکانی خوێندن بە سەرپەرشتی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان. و ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا دلێر بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی هەولێر دەکەم. بەڕێزیان فەرمووی بۆ پێشکەشکردنی وتارێک. خۆشحاڵین کە ئەمڕۆ بەشدارین لە ڕێزلێنان و خەڵاتکردنی 11 گروپی ژینگە پارێز کە 220 قوتابی لە خۆ دەگرێت لە نێو شاری هەولێر. ئەوانە هەڵساون بە پارێزگاریکردن لە ژینگە بە شێوەی گشتی و پاکردنەوە و پاگڕاگرتنی قوتابخانەکان. بەشێکی گرنگ لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان دیارە بابەتی ژینگە پارێزیە، بۆیە وەزارەتی پەروەردە بە بەرنامە و کۆمەڵێک ڕێنمایی تایبەت کە ئاراستەی ناوەندەکانی خوێندنی کردووە، گرنگی بە بابەتی ژینگە پارێزی و پاکڕاگرتنی ناوەندەکانی خوێندن و هەڵمەتی پاکردنەوە ئاراستەی سەرجەم ناوەندەکانی خوێندن و مامۆستایانی کردووە کە بەردەوام بن لە ئامۆژگاریکردن و وشیارکردنەوەی قوتابیانی ئازیز وەک ئەرکێکی تاکە کەسی، وەک ئەرکێکی قوتابی ڕۆژانە هەڵبستێ بە هاوکاریکردنی دەستەی قوتابخانە و فەرمانبەرانی قوتابخانە بە پاکردنەوەی ناوەندەکانی خوێندن. ئەم بەرنامەیە هەفتەی ڕابردوو وەزارەتی پەروەردە بە پلانێکی تایبەت دەستی پێکردووە و لە پەروەردەی شەقڵاوە بە تایبەت لە شارۆچکەی پیرمام بە سەرپەرشتی مامۆستا لوقمان و بەڕێوەبەرانی گشتی وەزارەتی پەروەردە دەستی پێکردووە. ئەم هەڵمەتە بۆ ئەوەیە قوتابیان بەشێک بن لە پارێزگاریکردن لە ناوەندەکانی خوێندن و پارێزگاریکردن لە ژینگەی قوتابخانە و پاکڕاگرتن و پاکردنەوەی ڕۆژانە. ئەم کەلتورە دەبی لە ناو خودی قوتابیان بەرجەستە بێ و گرنگی پێ بدرێ و چاوەڕوان نەکرێت تەنها فەرمانبەرێک کارگوزارێک هەڵبستێ بە پاکردنەوەی قوتابخانە و پارێزگاریکردن لە کەلوپەلەکانی. بۆیەوە هەڵمەتە بەردەوام دەبێ و گشتگیرە بۆ سەرجەم پارێزگاکان و پەروەردەکانی تریش بەردەوام دەبێ. من کاتان ناگرم زیاتر. سوپاس بۆ هەموو ئەوانەی پشتگیرن لە ژینگە پارێزی و پاکڕاگرتن. سوپاس بۆ مامۆستایانی ئازیز، بۆ کارگێڕی قوتابخانەکان کە بەردەوامن لە وشیارکردنەوەی منداڵان، قوتابیان، هەرزەکاران بۆ پاکڕاگرتنی قوتابخانەکانیان، قوتابخانەکان و پۆلەکانیان و پاکڕاگرتنی
شار و دێهات و وڵات بگرە کۆڵان و شەقامەکەیان ئەم وشیاریە پێویستی بە هەمانجی هەموو لایەکە تەنها ئەرچی وەزارەتی پەروەردە و ناوەندەکانی خوێندن و مامۆستایان نییە پێویستە دەستگاکانی تری حکوومەت هاوکار بن لە پاڵپشتیکردن بۆ پارێزگاریکردن لە ژینگە گرنگیدان بە پاکڕاگرتنی شار کۆڵان هەموو شوێنە گشتیەکان ئەم کەلتورە هەموو چین و توێژەکان بگرێتەوە بە تایبەتی ناوەندەکانی خوێندن و منداڵانی ئازیزمان. سوپاس بۆ ڕێکخراوی ئاڤیاری وشیاری ژینگەیی، سوپاس بۆ ڕێکخراوی فەرمانگە ناحکومیەکان و سەرجەم ناوەندەکانی خوێندن و سوپاس بۆ هەموو ئەوانەی هاوکار بوون لە ڕێخستنی ئەم مەراسیمە. ئێوە شاد و وڵات ئاوادان زۆر سوپاس. مامۆستایانی ئازیز، قوتابیانی خۆشەویست، خۆشحاڵین وەکو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان توانیمانە پاڵپشتی ڕێکخراوێکی ژینگەیی بکەین کە یەکێکە لە ڕێکخراوە چالاک و پیشەیەکانی سەر بە فەرمانگەکەمان کە لە فەرمانگەکەماندا تۆمار کراوە بۆ ئەوەی ئەمڕۆکە چالاکیەکی لەم جۆرە ئەنجام بدات کە ئەمیش پاڵپشتی پشتگیریکردن و هاندانی ژینگە پارێزانە لە ناوەندەکانی پەروەردە و قوتابخانەکان. بەڕێزان، هەروەک ئاگادارن بابەتی ژینگە ئەمڕۆکە نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە سەرتاسەری جیهان و لەسەر ئاستی نێودەوڵەتی پرسێکە لەسەر ئاستی باڵا گەنگەشەی تیادا دەکرێتن و بە گرنگیەوە سەیری دەکرێت لەبەر ئەوەی بارەدۆخێک هاتوۆتە ئاراوە کە هەڕەشە لەسەر ژینگە هەیە. کە دەڵێن هەڕەشە لەسەر ژینگە هەیە واتە هەڕەشە لەسەر کۆی مرۆڤایەتی و زیندەوەر هەیە، ئەو ئیکۆسیستەمەی کە ئێمە هەموومان تیایدا دەژین. ئاگادارن بەڕێستان کە لە ماوەی هەفتەی ڕابردوودا کۆنفرانسێکی گەورەکرا لەسەر ئاستی نێودەوڵەتی لە وڵاتی ئیمارات و بەڕێزان لە سەرۆکی هەرێمی کوردستان و جەنابی ڕێزدار سەرۆکی حکوومەت ئامادەی ئەم کۆنفرانسە بوون پەیوەست بە پرسی ژینگە و ئەو هەڕەشە و مەترسیانەی کە بەهۆی پیسبوونی ژینگەوە دێتە ئاراوە و هەرێمی کوردستانیش وەکو هەرکیان و هەرێمێک کە لەسەر ئاستی دەوڵەتان بەشداری ئەم کۆنفرانسەی کرد. مای خۆشحاڵی بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان کە بەشداری ئەو کۆنفرانسە کراوە و لێرەوە ئێمە زیاتر ڕۆشتر دەبین بۆ ئەوی بتوانین چۆن یاخود بیر بکەینەوە یان پلان و بەرنامەدا بێن چۆن بتوانین زیاتر پارێزگاری لە ژینگە بکەین و ئەو هەڕەشە و مەترسیانەی کە ڕوبەڕووی ژینگە ئەبێتەوە ڕوبەڕوویان ببینەوە. ئێوەی قوتابیانی خۆشەویست ڕۆڵێکی زۆر باڵا ئەبینن لە پاراستنی ژینگە، ئەویش لە ڕێگای پاک و خاوێن ڕاگررتنی پێش هەموو شتێک پۆلەکانتانە قوتابخانەکانتانە، دواتر هۆشیارکردنەوەی ئێمە مانانە کەوا ژینگەی خۆمان پاک ڕابگرین، شەرم نەکەن لەوەی کەوا لە ئێمە لە دەر و دراوسێ لە قوتابخانە لە کوچە و کۆڵانەکان بۆ ئەوەی هەر یەک لە ئێوە ببێتە باڵیۆزی ژینگە و ژینگە پارێز بۆ ئەوەی کۆمەڵگا وشیار بکاتەوە کە پێویستە هەمومان ژینگە بپارێزین. بەڕێزان، سێکتەری سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، سەربازی، ئەمانە هەمووی سێکتەری گرنگن لە کۆمەڵگا و ئاسایشی نەتەوەیی و بەرژەوەندی نیشتیمانی پێوە گرێدراون. بەڵام لەناو ئەم سێکتەرانە سێکتەرێک هەیە کە زۆر گرنگە، سێکتەری ژینگەیە. ئەگەر سێکتەرێک لە سێکتەرەکانی تر وەکو سەربازی، کۆمەڵایەتی، ئابووری تا کۆتایی تووشی مەترسی و هەڕەشە بێتن، ڕەنگە لایەنێکی دیاریکرا و فیئەیەکی دیاریکرا و ڕوبەڕووی مەترسی بێتەوە. بەڵام کاتێک کە ژینگە سێکتەری ژینگە ڕوبەڕووی مەترسی و هەڕەشا بێتەوە، ئەوە کۆی گشتی سێکتەرەکانی تر لە ناویاندا و مرۆڤایەتی و زیندەوەر ڕوبەڕووی مەترسیە بێتەوە. ئەوەی ئەمڕۆکە لێرە دادەیکەی وشیارکردنەوەیە پلانێک و بەشێکی بچووکی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانە لە سێکتەری ژینگەیی بۆ پاراستنی ژینگە.
بەڕێزان لە ماوەی ڕابردوودا فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان چەندین پرۆژەی ئەنجام داوە لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان وەکو پرۆژەی قەڵای بەرگری لە دهۆک و زاخۆ، سۆران لانکەی شۆڕش لە هەڵەبجەوە دەست پێ دەکەین و دەواازەی ڕاپەڕین لە هەموو ئەم پرۆژانەی کە ئێمە ڕامانگەیاندون کار و چالاکیمان کردوون ژینگە لایەنێکی سەرەکی پرۆژەکانی ئێمە بووە هەر لە پاکردنەوەی شوێنە گەشتیاریەکان و ئەنجامدانی وەرکشۆپ و سیمینار و لە هەمان کاتیشدا هەوڵدان بۆ پاکڕاگرتنی سەرچاوەکانی ئاو. بەڕێزان ئێوە ئازانن نامانەی وتارەکەمان درێژ بکەینەوە، بەڵام پیسبوونی ژینگە لە کۆمەڵێک لایەنەوەیە، ئەویش لە سەرچاوەکانی ئاو و هەوایە و خاکە. لە ماوەی ڕابردوودا لە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین لەگەڵ ژینگە پارێزان لەوێ کۆبووینەوە پێیان ڕاگەیاندین هەموو سێکتەر و وردەکاریەکانی لایەنی ژینگەیەوە هەوڵ دەداتن ڕۆڵی خۆی ببێنێتن لە پاراستنی ژینگە. ئەمەش لە چوارچێوەی کارنامەی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها ڕێنماییەکانی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە جارێکتر زۆر خۆشحاڵین کە ئێمە توانیومانە بەشداری لەم مەڕاستیمە بکەین و لێرەشەوە دەمەوێت بە دەرفەتی ئەزانم داوا لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەولێریش بکەین و لایەنە پەیوەنددارەکان فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان دەرگای کراوەتەوە بۆ ئەوەی داواکاریەکانی خۆتان پێشکەش بە فەرمانگە بکەن. ئێمە بەڵێنی ئەوەتان نادێنی کاتێک کە داواکاریەکان پێشکەش بە ئێمەکەن لە هەمان ڕۆژدا بۆتان دابین بکەین، بەڵام بەڵێتان پێدەین ببینە داکۆکیێنێکی سەرسەختی داواکاریەکانی ئێوە لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتی و بەخشەر و ڕێکخراوە لۆکاڵیەکان بۆ ئەوەی پێداویستەکانتان دابین بکەین. لە ماوەی ڕابردوودا قوتابخانە لە ڕێگای هەماهەنگی فەرمانگە لەگەڵ ڕێکخراوە ناحکومیەکان لەسەر ئاستی ناوەخۆی نێودەوڵەتی لە پارێزگای هەڵەبجەی شەهید، پارێزگای دهۆک، زاخۆ دروست کراون و هەروە لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش نوێژەن کراوەتەوە. ئەمە جگە لە دابینکردنی پەڕاوگە بەسەر قوتابیان و پێداویستەکانی قوتابیان. جارێکی تر ئێمە خۆشحاڵی و زۆر سوپاس.